Мы здесь показываем бои латников 15 века на площадке «Историческое фехтование», которая организована одним из партнеров агентства «Ротоборцы» исторического средневекового боя. И здесь 3 дня в неделю, вот 4 числа, 10 и сегодня, мы проводим полноконтактные поединки латников на разных видах оружия, по разным правилам, так, чтобы показать, как оружие в средние века работало в разных ситуациях. Это примерно то, как могли сражаться пешие латники тогда на турнирах. Естественно, у нас здесь нет полного рыцарского антуража, знамен, дам, трибун, пажей. Мы показываем именно боевую составляющую, чтобы у зрителей глаза не отвлекались ни на что, и они видели именно картинку средневекового боя. Меня зовут Васильева Оксана. Мы представляем эпоху XVIII века, барокко. Мероприятие. Здесь представлены разные эпохи, в которых вы можете пройти и окунуться. Вы можете поучаствовать в каждой из них и узнать разную культуру, обычаи и быт нашей прекрасной Родины за все время существования. Его переодели по-русски. ڕێرماندا لەم 15 شەوەی کە لە ڕەمانگی ڕەمەزانی پیرۆزماوە یەتیمێکی پزیشکی کە پێکاتوە لە پزیشکی گەورە و پزیشکی تایبەتی منداڵان چاویان بە نەخۆشەکان کەوێ لە ناو پارکەکانی شاری هەولێر ئەم شەو لە پارکیکانیەوە دەستمان پێ کردووە وا بڕیارە لە شەوەکانی دیکەشدا بڕێنە پارک سامی عەبدوڕەحمان و پارکی شانەدەر بە لقەکانی شانەوە لەوێ نەخۆش دەبینین و چارەسەریان بۆ دەکەین و دەرمانیش بۆ نەخۆشەکان دەنووسرێت و ببێ بەرامبەر پێیان دەدرێت. استفالك قال له سباس يعني كبر كتابه لعبابه. أنا هاتين السرداني أم فيستيفال بكي فيستيفالك زور خوشة هو دار ما مكاتبه من دالاني عزيز بكريتوها. ئەوڕۆک و ڕێکخراوی بەخشینی خوێن و ژیان لە ڕۆژی جیهانی خوێن بەخشیندا هەستن بە ئەنجامدانی هەڵمەتێکی خوێن بەخشین کە تێدا بە هەماهەنگی بە ڕێبەرایەتی ناحیەی خەلیفان بوو گشتچین و توێژەکان تێدا بەشداریان هەیە بتوانین خوێنی پێویست بۆ نەخۆشخانەکانی سۆران و دەوروبەری دابین بکەین. من وەکو پێشمەرگەیەک ئامادەمە لە بەرەکانی بەرگری لە بەرەکانی جەنگ گیان ببەخشم لە بەرژەوەندی سەربەخۆی کوردستان و ئێستاش ئامادەمە خوێن ببەخشم لە بەرژەوەندی ئەو کەسانێک کە نەخۆشن پێویستیان بە خوێنە و لە بەرژەوەندی ئەو برا پێشمەرگانەی کە برینداریشن.